پرۆژەی شەقامی سەدمەتی یەکێک لەو پرۆژانەی کە زۆر لە مێژە هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی لە چاوەڕوانیەوەدان کە ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستادا لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە وەک لایەنی جێبەجێکار بە شێوەیەکی بەردەوام کارکردن لە پرۆژەکەدا بەردەوامە و لەم قۆناغەدا لە سەدا 80 کاری بڕین و پڕکردنەوە تەواو بووە و لە سەدا 90 کاری ئاوبارەکان تێیدا بە ئەنجام گەشتووە. ئاری عەلی یەکێک لە ئەندازیارانی سەرپەرشتیاری پرۆژەکە لە سەر بەرەو پێشچوونی کارکردن لە پرۆژەی ئۆتۆبانی بابان و چارەسەرکردن و تێپەڕاندنی ئەستەنگەکان دەڵێت. سادا کارەکانی پرۆژەی برگەکانی جێبەجێکردنی شەقامی سەدمەتری سلێمانی بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە سەبارەت بە برگەکانی خاکسازی کە بڕگەی بڕین و پڕکردنەوەکان بۆ شەقام لەخۆوەگرێ بە تەواوی درێژی 32 کیلۆمەتری شەقامەکە لەسا 80 کارەکانی سەجەم برگەکانی تاو بووە. ئامادەکاری کراوە بۆ چینەکانی کۆتایی کە پێوترێ فۆرمەشن لیڤڵ بە موسەلاحی هەندەسی خۆمان سراکچرال دیزاینەکەی تەوەقاتی پێشمەراحیلی قیرە. ئاسەنگەکانەگە ئاسەنگی هونەری بن لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە ئەنجومەنێکی ئەندازیاری ڕاوێژکاری بڵین زۆر بەتوانە و شارەزا لەم بوارەیە هاوکارمانن لەگەڵ ئەمە و ڕۆژانی کێشە و گرفتانی کە یەتە سەر ڕێمان لە ئیشە ئەندازیاریەکانە بەڕاوێژکردن لەگەڵ ئەو تیمانەیە چارەسەرێکی بۆ دۆزینەوە چارەسەرەکانیش لە زمانی ئەوەیە ئەبێت کە کوالیتی کارەکە بەرەو پێشەوە بڕوە. یەکێکی تر لە ئەندازیارە سەرپەرشتیارەکانی پرۆژەی ئۆتۆبانی بابان ئاماژە بەوە دەدات لە ئێستادا تەواوی ئامێر و کەرەستە و پێداویستیەکان خراونەتە خزمەتی پرۆژەکەەوە و کارکردن بە شەو و بە ڕۆژ بەردەوامە و گروپی کۆمپانیەکانی قەیوان دەیەوێت لە نزیکترین کاتدا پرۆژەکە بخاتە خزمەتی هاوڵاتیانی پارێزگای سلێمانیەوە. لە ئێستادا کارەکان لە بەرگەی خاکسازیە کە پێک هاتووە لە بڕین و پڕکردنەوە لە 180 ئەم کارانە بە سەرکەوتوی ئەنجام درراوە بە درێژی شەقامەکە کە 34 کیلۆمەترە بە ڕێژەیەکی بەرچاو زۆرترین ئامێر ئەلەم پرۆژەدا کارەکەن و بە دوو شەفتی کارکردن تا درنگانی شەوان. پرۆژەی شەقامی سەدمەتری یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی پارێزگای سلێمانی کە لە ئێستادا لە بواری جێبەجێکردندایە و بە شێوەیەکی گشتی لە 135 کارکردن لە پرۆژەکەدا بە ئەنجام گەشتووە. مەریوان جەبار، شار پرێس، سلێمانی.